بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتە و گشتکاتیتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بە هیوام جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جارەمان خانمێکی خەڵکی سلێمانی بە ناوی پاکیزەخان کچی کاک حەمەسعی خەیات بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتن دەکەم. زۆر سوپاسی بەرنامەکەش و زۆر سوپاسی خۆتەوە و کامێرەوانش. بژێت زۆر سوپاس مامۆستاگیان. مامۆستا ئەم بەرنامەیەت بینیوە جەنابێ؟ بەڵێ. باشە کەواتە لە هەموو شتەکانی ئەم بەرنامەیە تێگەیشتویت پێشتر؟ هەموو بەرنامەکان سەیرەکەم. بەڵێ. مامۆستا ئێمە ئەمانوێ پێش ئەوەی وێنەی باوکەی پیشان بین پێش ئەوە ئەوەی من گەڕام لەناو ئەلبومی جەنابتانە ئەم پیاوەی تایە. ئەم پیاوە ئێمە ئەزانی چێە مێژوویکی پرشنگداری هەیە بەڵام تۆ خۆت بۆمان باس کە بزانین ئەم پیاوە چێە؟ مستەفا پاشای ئامۆرکیە خاڵی باوکمە بەڵێ کە وەزیری تەربیە بوو لە زمانی شیا مەحموود حەفیدا. وەزیری تەربیە بوو. بەڵێ. بەڵام پێشتر جەنراڵێکی سوپا بوو لە تورکیا. سوپا بوو لە تورکیا پێشتر ئەنجا هاتەوە کوردستان بوو بە وەزیری تەربیە لەگەڵ شێخ مەحموود حەفیدا. بەڵێ لە دەستەی حکوومەتی یەکەم کەسیش بوو کە لە سلەیمانی لە کوردستانە جەریدەی کوردستان دەرکا. لە کوردستانە یەکەمین جەریدەی کوردستان لە سلەیمانی دەری کرد. بەڵێ بەڕێزی سەرنووسەری بوو. بەڵێ وەنیە؟ بەڵێ سەرنووسەریش خاڵی باوکتە. خاڵی باوکمە. ئەنجا ئەمانە ئێوە کەواتە لە تایفەی یاموڵچین. بەڵێ تایفەی یاموڵکی. وەنیە؟ من نازانم تۆ نەدبینیوە؟ نەخێر. نازانی ساڵی چەند کۆچی دوایی کرد؟ نەخێر. نازانی. زمانی من نەبووە. زمانی تۆ نەبووە. باشە. ئەمەش هەر وێنەیەکی تریەتی هەری ئەو کاتەیە بە جلی بەڵام سوپاوە. ئەمە جەنەڕاڵ بوو. بەڵێ. کە لە تورکیا بوو بە جلی سوپاوە. بەڵێ. پێم وایە بێ لەگەڵ ئاتاتورک لەگەڵ مستەفا کەمال بەینی باش نەبووە. ئاتاتورک زۆر خراپ و زۆر قسەی لەسەر نووسیوە. بەڵێ. و زۆر شعری لەسەر نووسیوە ئەیویست بیرروخێنی و کورد لەوێ کوردایەتەکە پێشخە. بەڵێ. ئیتر سەر نەکەوتەوە. بەڵێ. بەس ئەوەی کە پێویست بێ لەم بەرنامەیە بوترێ شعرێکێتی ئەڵێ ئەتەرسەمەی وەتەن بمرم نەبینم بەختیاری تۆ بنووسن با لەسەر قەبرم وەتەن غەمگین و من غەمگین. ئەمە نووسراوە لەسەر گۆڕەکەی؟ بەڵێ لەسەر گومەزەکی هەیە گومەزەکەی لەسەر گومەزەکەی ئەویان بۆ نووسیوە. لەسەر قەبری دکتۆر کەمالی براشم هەر عینە شعر نووسرا. هەر هەماشت نووسرا. بەس پێشەوەی بچینە سەر وێنەی باوکت و دایکت و ئەوانە ئەم جەنراڵە چێیەوە ئەم بۆ لە ئەلبومەکەی ئێوایە؟ ئەمە عەزیز بەگ ئامۆرکیە. بەڵێ. کوڕی مستەفا پاشای ئامۆرکیە وەزیر بوو لە زمانی حکوومەتە. حکوومەتی مەلیکی عێراق. حکوومەتی مەلەکی. بەڵێ. وەزیری دیفاع بوو. بەڵێ. بەڵێ. ناوی عەزیز بەگی ئامۆرکی. عەزیز بەگی ئامۆرکی. باشە. وەکو جەنابە بە پێی تەمەن نەکەوتیتە دەورانی خاڵە مستەفا پاشا ئەی ئەمە بینی؟ کەوتوم. ئەمەد بینیوە؟ بەڵێ چوینەتە ماڵیان لە بەغا لە وەزیریە بوو ماڵەکەیان. من لە ابتیدایی بوو کە چوومەتە ماڵیان لە مەکتەبی ابتیدایی بووم. تر وەزیری دیفاع بوو کە حالە شائتر خۆ دەزانی وەزیری دیفاع و لە بەغا زمانی حکوومەتا چۆن بوون. پیاوێکی ئەمیش نووسەر بوو شتی ئەنووسی هەروەکو باوکی دەرچوو بوو. بەڵێ. تاوانی تر ئەمیش بێت شێری ئەو شێرە بوو. نەژەترسا زۆر نەژەترسا. ئەمەش هەر پیاوێکی ترە؟ ئەوە ئەکرەم یامۆرکیە. بەڵێ. ئوستازی کولیە بوو لە ئوردون. ئێرە هانیانەوە لە هەولێرەوە هانیانەوە بۆ کولیە عشق تەقاعود بوو. ئێستا ماوە ژیانە؟ بەڵێ داوایان کردەوە بۆ کولیە عشق. ئێستا لەوێ دەرزی هینەڵێتەوە حقوق. باشە. بەس ئەم چی مستەفا پاشایە؟ ئەم برازایەتی. برازایەتی. بەڵێ. کوڕی نییە. کوڕی حاج عەبدولقادر. باش. ئەنجا با بینە سەر ئەو وێنە جوانانی کە هێناوتن بە هیوام بینەری خۆشەویست زۆرترین وێنەی ئەلبومەکەی تۆ ببینن چونکە هەر وێنەیەکی بە خۆی مێژوویەکی پرشنگدارە لە مێژووی شار و لە مێژووی نیشتیمانەکەشمان. ئەم پیاوە کێیە؟ بە دوور و درێژی ئەم پیاوەم بۆ باسکە. ئەوە باوکمە. ساڵی 1923 گرتوێتی. 1923 گرتوێتی. باش. وەکو یادگاریەک لای ئێمە ماوەتەوە. کاک حەمەسعی خەیات. هەرچەند خەیاتیش نەبووە. باش. ئەمەم بۆ ڕوونکەرەوە. بەڵێ خۆی خەیات نەبووە هەتا دەزوویەکی نەکردو بە دەرزیەکە. باش. دوورونێکی نەزانیوە. بەڵام مەحەلێکی پێنج دوکانی
هەبووە یەکێکیان دیواخان بووە هەر لە ناو دوکانی لە دوکانی خەیاتێکە یەکێکیان دیواخان بووە تاقمی دەداناوە و پیاوە گەورەکانی سلەیمانی ئەچوونە ئەوێ بەڵام خۆ تۆ تا ئێستا ناویت بە بینەران نەوتووە حەمەسایی خەیات هینیش ئەم دیویشی هی شاگردەکانی بووە هەشت شاگردی هەبووە هەشت شاگرد هەشت مەکینەی هەبووە خەرفەیەکی شێ بۆ ناوی قەدووری بووە ئەو جلەکانی بڕیوە لە ژووری جلبڕین ژوورێکی جلبڕین جیا بووە یەکەم کەسیش بووە لەگەڵ جەعفەر شەبیبی لە بەغا ئیشتراکی هەبێ کە چۆ قماشی ئینگلیزی هانیوە یەکەم بەڵێ فاسۆن بەڵێ فاسۆن پێڵم فاشۆن نازام چی پێڵێن لێرە بەڵام قماشی ئینگلیزی پێمانە گوو ئێمە بە تۆ بۆیان ئەنادەوێەوە ئەیهانی بۆ ئێرەوە خەلفەکەشمان ناوی قەدوور بوو ئەو جلی ئەبڕی ئانی پەراوە کورد بوو بەڵێ ئانی پەراوە باوکم ئەچوو سەیری ئەو کەسەیە کرد کە غەڵەتێک لە جدەکە بواە ئەیگو ئەو غەڵەتی تایە چاکیکەن ئەمە ناوی خەیاتێکێتی ئەمە هەموو خەیاتێک باشە ئەم دوکانە گەورەیە کە ژووری جلبڕین بەجیا بۆ دوورین و دیوەخانێکیشی هەبووە من دڵنیام چونکە ئەوە نەکار من مێژووی سلێمانی وایە شتێکیش بەحسکەم لەسەرەوە بەڕێز جەمال بابان شارێکی و تۆ لەسەری ئەڵێ کە ئێمە خوارێ لەبەر دەرکی سەرا دیواخانە نازارەکەی هەوسا حەمەسایی خەیا دەبینم چاومەکرێتەوە بەڵێ لەکوێ بوو دوکانەکەی بەرامبەر فەیسەڵەی کۆن شوێنی مەکتەبەی سلێمانی مەکتەبەی سلێمانی هی ئێمە بوو شوێنەکەی مەجی سوڵتان بەڵێ بیرە دێخۆتەوە بەڵێ چۆن مەجی سوڵتان خوارد مەجی سوڵتان هەموو دوکانی ئێمە بوون ئەوانە هەمووی پشتیشەوە دوکانی ئێمە بوو لە پشتیشەوە دوکان پێم وابێ مامۆستا ئیبراهیم ئەحمەدیش هەل لەسەر ئەو دوکانانی ئێوە ماوەیەک تێلەکە بوو دووهینی هەبووە ئۆفیسی پارێزەری هەبووە لەبێ بەڵێ دوکان نەبوو تێر بوو ژوورێکی لەو تێلەکە هین کردبوو لەوێ ئۆفیسێ بوو چکە لەگەڵ یا زۆر ئێمە تێکەڵ بووی پەیوەندیتان هەبوو زۆر باشە ئەنجا بە بینە سەر وێنەیەکی تری باوکە کە شتێک زۆر سەرنجم ڕاکێشێ ئەمەش هەر وێنەی باوکتە بەڵێ وێنەی باوکمە باشە ئەم قاتە هەر دروستکراوی خۆیانە بەڵێ خۆیان دروستیان قاتێکی جوان بۆیان دووریوە لە مەحەل ئەوە لەو حەلا جانتایەکی حازر کرد بوو لە ماڵی خۆمان گرتی ئەڕۆی بۆ بەغا ئەو جانتایی کە دایناوە لەسەر شۆستەکە بۆ لای جعفەر شەبیبی بۆ سەیری قوماش یعنی کەواتە ئێوە بێجگە لە دوکانی خەیاتیەکە قماشی خۆشتان هەبوو بۆ عرضکردن مەکتەبەیەکی گەورەی هەبوو هەموو تۆپی قماشی تیا بۆ هە لەوێ قماشەکەیان ئەکڕێ لەوێش ئەیان دووری شاگردەکان ئەو کاتە بەس چاکتوانتۆڵیانە دووری یعنی هەر چاکتوانتۆڵ ساڵتە و جلی کوردیەوەیان هەر چاکتوانتۆڵ باشە ئەمەش هەر وێنەیەکی باوکتە بەڵام پێ ئەچێ لە ماڵی خۆتان ئەمەش هەر لە ماڵی خۆمانە لەو حەلا ئەچێ بۆ مەحەل ئەچێت دیارە لە ئەمیش هەر قاتێک لە قاتە جوانەکانێتی باشەوەکو بزانی ساڵانە خۆی چەند قاتیە کرد وڵاهی هەموو ساڵی 4 قاتیە کرد بۆ خۆی بەڵێ هەرچی قماشی ئەهانی لە قماشەکان کە چی بەدڵ بۆ قاتێکی لێ کرد بۆ کوڕەکانی شاروەت بۆ کوڕەکانیش بۆ تەلەبەش بەڵێ ڕاستە باسێکی هێنت کرد باسێکی قەدووریت کرد یا قەدری من نازانم کامیانە قەدور خەلفەمان بوو ئەوە بەڵێ خەلفەتان بوو ئەلە میوێنە قەدووری تایە ئەوە نەخێر قەدووریتیانە ئەوە باوکمە دانیشتووە کاتە ئەمەیان باوکتە واسڵە ئەمەیان باوکتە بەڵێ ئەوە باوکمە ئەمی دانیشتووە لەوێ واسڵە خەیات بوو بەڵێ خەڵکی بەسڕە بوو قماشی بۆ باوکمەهانی کە نمونی قماشی هانی بەڵام لێی نەئەکڕی ئەوەی بۆچی لێ ناکڕی حەزی لێ نەبوو هەر ئینگلیزی ئەکڕی بەڵێ ئەی ئەو جل کوردیانەی پشتەوەیشی ئەوە یەکێکیان محەمەی لەولاوە لە پشت باوکمە و محەمەی خەیاتە ئەمەیان بەڵێ باشە ئەویش محەمەی خەیاتە ئەمیش هەر خەیاتە بەڵێ هەلای باوکمەوە کەریماغای خەیاتە مامی دایکم بەڵێ ئەوی جەلالی خەیاتە کەریماغای مامی دایکم باشە ئێستا یینە سەر ئەوەش بەس ئەم وێنەیە هی ڕۆژی 12 ساڵی 1932 بەڕاستی ڕسمێکی زۆر کۆنە بەڵام ڕسمێکی جوانە ئەمەش کەریماغای خەیاتە ئەوش کەریماغایە چی ئێوە کا بە خزمەتی مامی دایکمە و ئامۆزای حەماغایە مامی دایکتە بەڵێ مامی باشە با بینە سەر هەندێک وێنەی تر بە تایبەتی ئەم وێنەیە ئەبێ بە دوور و درێژی ئەم وێنەیەمان بۆ باسکەی ئەو وێنەیە ئەوە دایکمە دایکتە ئەوە لە ژووری هۆڵمان پێگۆ و ساسا هۆڵمان پێ نەگو ژووری دانیشتنمان پێگو لە ژووری دانیشتن دانیشتە بوو جیهانی برام زۆر خولیا ڕسمگرتنی هەبوو کامێرەیەکی بچووکی بۆ کڕی بوو باوکم ڕسمەکەی کرد
هیدایکم باشە ماوەتەوە سەر یەکشت ئەمەوێ بزانم هەم کاک حەمەسەعید ڕەحمەتی خەیات هەم دایکیشە کە هێشتا تاستا ناوەکەی و پێنەوتوین هیدایکە ناوی چی بوو دایکە؟ ئافتاخان ئافتاخان و کا حەمەسەعید هەردووکیان ئەسڵیان لەکوێوە هاتووە؟ وەڵا دایکم ئەسڵی ئاغاکانی سلەیمانیەوەیە. دایکی بەڵێ باش باوکیشم یامۆرکیە. باوکیشی یامۆرکیە. بەڵێ یامۆرکیەکان لە ئەسڵەوە لەکوێ هاتین؟ ئەوان لە ئەسڵا لەکوێوە هاتوون؟ بە ئەسڵ وەکو بیست بێتم من ئەڵێن باوکی مستەفا پاشا لە بەکەکانی هەورامان بووە. لە بەجی هەورامان بووە. ئاغاکانی بڵێن تەرەفی دایکیشە وەکو ئاغای سلێمانی وەکو چێ لەو بنەماڵە ئاغایانە؟ وەکو کەریم ئاغا، وەکو حەماغای و ڕەحمان ئاغا، وەکو عەباس ئاغای باوکی مونیرە خان، بەڵێ وایە وەکو شەوکەتی خاراغا عەمری خوای کردووە، مەحموود بەگی خاراغای عەتار و ئەوانیش ئەوان لە ئێوە باشە. مەحموود بەگی ڕێیسی بەلەدەی سلێمانی کۆن بەڵێ ئەوانە هەمووی لە ئاغالەرەکانی ناو خاراغای حەسەن ئاغا. بەڵێ ئەمە شەروێنەیەکی تری باوکتە ئەم وێنەیە بۆ یادگاری گیرەوە لە مناڵی پاکیزەدا ئەمە جەنابتی؟ بەڵێ زۆر ئەمرم ساڵ و نیوێک بووە بردومیان بۆ مەحەل. باشە باوکیشم نەخۆشی ئەوەی کە هەرمنیا بۆم کرد. باشە لەوێ ڕسمێکی گرتوم. یانی تۆ تاقانەی؟ بەڵێ لە تەسەلسولا کاکە جەمال یەکەم جەمالی برام یەکەمە کاک جەمال. کاک جەمال یەکەم مناڵی بەڵێ دایک و باوکتە؟ بەڵێ سییانمان بووە هەرسێکی مردۆ دوای ئەو دوای کاکە جەمال. باشە دوای حەڤە ساڵ بنیان بووە. باشە یعنی تۆ دووەمی؟ بەڵێ تۆ دووەمی دوای کاک جەمال تۆی؟ بەڵێ دوای من دکتۆر کەمالە ئەنجا کاک گیانە؟ کەمالی گیانە. باشە کاک جەمال ئەمەیانە ئەمە یەکەم قادڕەشەکە وەنیە؟ بەڵێ باشە ئەم شوێنەی کوێیە پاکیزەخان؟ ماڵی خۆمانە. باشە ئەوانی ترکیان؟ ئەوەی پاڵیاوە بە دیوارەکەەوە ئەوە ژنی دکتۆر کەمالە سەلمەی ناوە خەڵکی بەغا بوو کچی ئەحمەد جەمالە دینی محامی محاکمی تەمیز بوو. بەڵێ ئەویشیان کوردن ئەوانیش؟ وەڵا عەرەبن. عەرەبن. بەڵێ باشە حەزیان لە یەک کرد بوو. بەڵێ ئەویشیان فۆزەی برا ژنمە ژنی کاک جەمالە ژنی ئەم کاک جەمال ئەمە یەکەمیان؟ بەڵێ ئەی ئەوانی کە کراسویەکەیان و ئەوی ئەولا کەمالە. ئەوەی ناوەڕاست کاک گیانە؟ بەڵێ ئەویشیان کاک کەمالە. باش کاک جەمال کوێی تەواو کرد؟ کاک جەمال تا شەشی سانەوی خوێنی یعنی پێنج ئاعدادی ئەو پێنجی ئاعدادی لە پێنجی ئاعدادی هاتە دەرێ باوکم عەمری خوای کردبوو مەحەلەکانی کرد بەدەستێەوە. هەر هەمان شێوەی باوکی خەیاتی نەزانی و دانیشت دانیش دوایش پاش 2 ساڵ 3 ساڵ واسی لەوە شانی تر کۆنتەراتیەکە قەددوور و ئەوان ئیشەکانیان نەکرد ئەو زمانی کاک جەمالیش خومەیس بوو قەددوور بوو باش جەلال بوو. بابینە سەر ئەم پیاوەش ئەمەش لە مێژووی سلێمانیە ناوێکی پرشنگدارە دکتۆر کەمال سەعید خەیات. باشە ئەمە کوڕی دووەمی باوکتە؟ بەڵێ باسێکی ئەم پیاوەمان بۆ بکە. وەڵا ئەم خۆی کە زۆر زیرەک بوو هەر لە مناڵەوە لە ئیفتیدایەوە زیرەک بوو کە چوو لە سانەوی کە خوێنی لە 5 دەرچوو تەخەڕوجی کرد هینێکی دەرەجەیەکی باشی هانی چوو لە بەغا خوێنی و لە کولیە توجارە و ئیقتصاد وەرگیرا. باشە دوایی ئەوێشی تەواو کرد دەرەجەیەکی باشی هانی نێرا بۆ ڕووسیا. بۆ ڕووسیا؟ بەڵێ لە تیجارە و ئەوانە؟ بەڵێ لە ئابووریشە. باش لە ڕووسیا خوێنی دکتۆرا و ماستەری وەرگر جا دکتۆراشی وەرگر لەسەر ئەوەوە ئیتر هاتەوە بۆ ئێرە دوای ساڵی چەند؟ وەڵای نازانم پێش دامەزانی سلێمانی؟ هەر لە ساڵی 61 بوو. 61 کە تۆ دارمەعەلیمیات ماتی تەواو کرد ئەویش سلێمانی. ئیتر یەکسەر بوو بە مامۆسای زانکۆ؟ بوو بە مامۆسای زانکۆ. بەڵێ بەس تەمان ئەوەی کە زۆر گرنگە لەم پیاوە ئەوەیە کە زۆر دڵسۆز بوو بۆ دامەزرانەوەی زانکۆی سلێمانی. من ئەو کاتە بیرم مێ ئەو سەرۆکی زانکۆ بوو من فەرمانبەر بووم لێ دوو جار سەرۆکی زانکۆ بوو. دوو جار بەڵێ ئەزانم زۆر بە ئیشتیاقەوە زۆر نیشتیمان پەروەرانە قۆڵی لێ هەڵماڵی لە دوای ڕاپەڕینەکەەوە بۆ دروستکردنەوەی زانکۆی سلێمانی. حەقی خۆیەتی لێرا باسی مامۆستا جەمال عەبدولیش بکەین کە زۆر ڕۆڵی هەبوو لە دامەزرانەوەکە گوناحە باسی زۆر یارمەتیە لە دامەزراننی چووکە کە ئەم هاتەوە جامیعە چۆڵ هەڵ بوو کاتی یەکەم زۆر باش بوو بە ڕئیسی جامیعە جێگری ڕئیسی جامیعە جا بوو بە ڕئیسی جامیعە. داوای کاگەکرەمیان کراکرەمیان وەرکی ئەو نەیکرد دینایکەم ئەم جاری دووهەمیش کە تەکلیفیان لێکردەوە هاتەوە سەربەردێکی ڕق و تەق لە جامیعە هەمووی تاوان کرابوو. کاک جەمال عەبدولەوە دەورێکی هەبوو زۆر یارمەتیە لە شتا
کە زۆر ئیشە لە ڕووی ئابووریەوە لە ڕۆی شتەوە خەڵکی سلەیمانی زۆر بەڕاستی لێرەوە سوپاسیانەکەم پاکی زەخەکەوتە ئەوەی مناڵ دەغیلێ خۆی هێنا بۆ دروستکردنەوە یعنی من بە چای خۆم لە تەلەڤیزیۆنەوە بەڵێ خۆمان نەزانی چووکە هەمووی خەڵکی سلەیمانی فەرفەشیان بۆ ئۆرتیان بۆ بەرتاقیان ئەو ڕۆحیەتە ئەو هەستە نیشتیمان پەروەریە معجزە خوڵقێنێ یعنی ئەم میلەتی ئێمە میلەتیشی زیندووە هی ئەوەیە کە زۆر ڕێزی لێ بژیرێ کورت هەروە بووە لە حەیاتی هەروە بوو بەڵێ ڕاستە فەرمووی ئەمەش پیاوێکی جوان بە ناوی کاکجیهانی برامە کوردەی حقوقی تەواو کردووە حاکم بوو هەتاکو تەقاعدکرا لە سلەیمانی بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی جوانی ئەوە نیە ئەوشی گیانە لە کولیە گەڕابەوە لەویا ئیساحەتەیەکە لە بەخاوە هاتبەوە پاشی زەخانەوە ماڵتان لەکوێ بوو ئێمە لە گەڕێکی گۆژە بەرامبەر فنونی جەمیلەی کۆن یعنی کارەبای مەکینەی کارەبای لێ بوو ئاشی ئالەتریکەکەیان پێ بوو بەرامبەر ئەوێ بوون ئێمە نزیکی ماڵە مەسیحەکانیش بوون زۆر نزیک بوون زۆر تێکەڵیش بوون ڕەفیقی مەسیحیت هەبوو ڕەفیقی مەسیحی بەڵێ ئامال سدووە هەبیە باشە ئەمانە و ڕەفیقی مەسیحیم بوو گەزیزە ڕەفیقی مەسیحیم بوو زۆر نزیک بوون و تێکەڵ بوون و زۆر تێکەڵ عادات و تەقالیدیش هەر وەکو یەک و زۆر ڕێک و زۆر کوردان و زۆر سلێمانیان لەگەڵ ماڵی مەسیحا زۆر ڕێک تێکەڵ بوون ئێمە مەسیح ماڵی مامۆستا مەسیح ئەسکەندەر خواعافیکە باسی شاگردەکانێ کرد ئەم شاگردانە بوون بەڵێ باش ئەمە یەکەمیان ئەم مناڵکارەکەیان ئەمیان چێ ئەمە یەکەم ئەوە کەمالی برامە لەگەڵی ئەوان گرت بوویان کا کەمالە بەڵێ ئەمیداشەوە قالەی بچووکمان پێ ئەوە باشە ئەویشە قاری گەورەیە کەچی ئەو لەو گەورەتر بوو ئەوشتیشەوە مستەفا پشکۆلە مستەفایەکی پشکۆلەمە نابوو ئەوە ئەمە دوو شاگردی باوکم من دوو شاگرد بوون لە شاگردەکانی باوکێ باشە وێنەیەکی کە هەیە پاکی زەخان 12 ساڵی 1932 لەوە ئەچێ کامێرا هاتی بێت بۆ ماڵەوە بۆ دوکانی چونکە زۆر ڕسممان هەیە 12 ئەمانە چێن ئەوە کە دەستی خستۆتە سەرشانی مناڵەکە شەوکەتی مامم ئەوە قەدورە ئەو خەلفەی باوکم بوو ئەوەیە بەڵێ باش ئەوی دانیشتووە جەلالی مامە ئەوی بە پێوەیە لای قەدورە وەساوە ئەو ڕەحمانی مەلاچاییە ئەو ڕەحمانی مەلاچایی ئەو ئیشی چی بوو ئەوی شەر لە دوکانی باوکم هاتووە ئەش ڕۆشت و بازە ئیشێکی سەرپێیە کرد باش ئەوی جەمالی برامەکە لای ئەو ڕەحمانەوەیە ئەو مناڵەکەیان کاژەمالە ئەی ئەمەی ئەم سەریان قەدورە مناڵەکە ئەمەی کە دەستی خراوەتە سەرشان مامە ئەمری خوای کاک شەوکەتی مامتە شوێنەکەی کوێیە بەردووکانی باوکمە بەردووکانی باوکتە باشە باوکی 6 ساڵانە جلی بۆوە کردن ئەی چۆن جلی بۆ هەموویانە کرد بەڵێ بۆ مناڵەکانیشیان بازە جارێکە تەکلیفیان لێ کرد جلی بۆ کردن بۆ مناڵەکانی مناڵی شاگردەکان بەڵێ بەڵێ لە مناسەباتە چۆن لای لێکردنەوە وەڵام لە مناسەباتە پارەیانە تێنەگەشت ئەوەی نەی بواە پارەی ئاە بۆ جەژن بۆ جەژن باش ئەوی ئەوانەی بیان بواە بازی شاگرمان باش بۆ حاڵی وای جلی بۆی قماشیانەی گفتن خۆتان قماشی بەشی جلی هەڵگرن بە زەوقی خۆیان خۆشیانیان دووری و تاوا بەڵێ تر خۆیان دووری و لە بەریانە کرد وا ڕێەکە و لەو شاگردانە لە ماڵی ئێوە بنوێ یعنی ژووری شێم حەمەی خەیات بوو لە ماڵی ئێوە بەڵێ قالە و قالە بچووکەکەش باش خزمەتی ماڵەوەیانە کرد و هاتوچۆی بازاڕیان بۆ کردین پاکی سەخا من ئەمەوێ شتێکی کە بڵێم ماڵی مامەسا برایم ئەحمەد ئەمە وێنەیەکی ئەوە بەڵێ زۆر تێکەڵ بووین لەگەڵ ماڵی مامەسا برایم ئەحمەد زۆر دراوسێ بوو باش ئەوەی ترچیە ئەوە کەمالی برامە دوو کەمالە ئەوە سەیران داوەتێکی کراین تۆفیق قەزاز خۆ ئافریکا باخێکی هەبوو باخەکەی خانووی تیا بوو بەڵێ باش خانووی تیا بوو لەو خانووە داوەتی کردین کاک برایم تااقەتی چوتی حەزم لە خوێندنەوەیە دکتۆری وتوتی بۆرە لەگەڵما ئەویش دکتۆر ئاوی باخەکانە ئەویش پاکەوتووە کتێبەکەی خوێنێتەوە پەیوەندی تێکڵاوی خێزانیشتان هەبوو خێزانیمان هەبوو بەڵێ هەر لە ماڵی تۆفیق قەزاز لە سەرچنار لەوێ بووین لە سەرچنار بەڵێ ینی داوەتەکەمان لەوێ بوو خۆماشما بوو هەر قەسرەکەی بۆ کردبووینەوە یان گو قەسری تۆفیق قەزاز باشە بەڵام بە مولکیش سەرچنارەری ئەوان نەبوو وانە ماڵی تۆفیق قەزاز چونکە ئەوی ڕۆڵێکی گرنگی هەیە لەو سەوزایی دروستکردن لە شاری سلێمانی وڵا پاکی زەخانە گەڕنەوەڵەن زۆر جار لە دوکان لە عەسرێکی زووە و توێتی تر کاسبی بەسە
خاکە ناز و پاچوشتی لەگەڵ خۆی هەڵگرتو بردوێتی و توێتی چرە خۆی ماڵەکەشی وابوو ماڵەکەشی هەمووی دەبار گوڵ و درەخت نەدەتوانی بچیتە ژوورەوە زۆر ئارەزوو گوڵ و درەخت لەگەڵ باوکمان زۆر تێکەڵ بوو لەبەرەوە زانم ئاشۆیەکی زۆرمان هەبوو لەگەڵمان ئەمەش هەروێنەیەکی تری مامۆستا براهیمە دیارە هەر ئەو ڕۆژەیە ئەوە هەر ئەو ڕۆژەیە هەڵسا هاتی ئەمانویست بینەوە بۆ سلەیمانی وتی من تااقەتم چوە لەسەر بەردێک دانیشت تا ئێم بگژنەکان سواری سیارەکە بوت تا خۆتان خۆمانی کرد جا ئەو هاسوار بوو سیارەکە ئەمە ژوێنەیەکی ترە ئەوەش دایکم و گەلاوێشخانە ئەوە دایکتە لەگەڵ لەسەر چنار گرتومانە بەس جلەکانیان سپیە ئەمە ڕۆژێک ئەمە بیرە زۆر بەباشی بیرمە چون بۆ بازار وتیان بۆ بەیانی بۆ سەیران بۆ بەیانی پێشەمە بوو بۆ جمعە جلی کوردیە کڕین لەوێ چون ئەم دوو کراسە سپیان کڕی ناوی هین بوو خامەکی مۆر هەبوو خامەکی پەمەیی هەبوو هەنووە چوون ئەم خامەکەیان کڕی بوو هەردووکیان سوخمەکانیشیان عینەن یەک جر نادیان بۆ لای خەیاتێک لە سابنکەران لای خۆمانە هەر ئێوارە بۆی هانینەوە لەبەریان کرد بۆ بەیانی بۆ سەیرانە ساڵی چەند وەڵاهیەوە ساڵەکە نازانم من جەناب سیوهشتی بەڵێ نازانین چەند ساڵ بووی ئەزانم لە هین بووم لەیکی متەوەسڵ شتی وا بووم لەیکی متەوەسڵ ینی 11 لەوێش 38 یعنی ساڵی 49 ئەوانە بوو باشە من پرسیارێکی کەم هەیە وێنەکانی تۆ لق و پۆپی زۆر لێوێتەوە ئەم دوو پیاوەکێن ئەوە قاراغای حەسەناغایە حەلی باوکمە یەکەم ئەمەی مشکەکە ئەمە قاراغای حەسەناغایە لە محەلی باوکم دانیشتون باشە ئەویش حاجی ئەحمەی ئەتارە باوکی دکتۆر نەوزاڵ ئەتار باوکی ئەوە ئەمان ئیشیان چی بوو قاراغای حەسەناغا مەلاک بوو مالکی ئەرزوشتیە بوو خاوەن زەوی حاجی ئەحمەیش وەڵا نازانم ئەویش هەروە بزان و هەروە بوو هەر بەڵام دۆستایەتی لەگەڵ باوکت و ئەوانە هەبووە قاراغا خاڵۆزای دایکمە خاڵۆزای دایکتە باشە ئەمە ژوێنێکی زۆر جوانە ئەمانێکێن ئەوەی لەسەر کورسەکە دانیشتووە ئەو پیاوە بەتەمەنە مامە ژنی نەهانیوە هەر ژنی نهانی بۆ ئەمری خوای کرد باش ئەوی ئەو لاوە سارە بەسەرەکە جەلالی مامە ئەوی باوەشی شەوقیەیە کچە کچی مامە ئەمی ئەم لاش کوڕی پورمە کەمالی ناوە باشە ئەو مامەکانی با بڵێن باوکی ئەمە بەڵێ ئیشی چی بوو ئەم هەر لای خۆمان بوو مامە بەڵێ هەر لەگەڵ باوکتە ئیشی نەکرد لە ماڵەوە لای خۆمان بوو نەک ئەم مامەکەی ترێ باوکی ئەم سدارە بەسەرە مدیر تەجدید بوو مدیری تەجدید بەڵێ لەکەم باش ئێمە لەگەڵ جەنابە زۆرمان ماوە بەڵام با پێکە وچانێک بین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان مامۆستا پاکیزە محەممەد سعید خەیات وێنەیەکێ زۆر جوانە ئەم وێنەیە ئەمانی چێن ئەوە دایکمە باشە بەجلی کوردیەوە گەتی خۆی جلی مۆدەی لە بەرابوو بەڵام ئەو ڕۆژە جلی کوردیان لەبەرکردەوەش منم لەلایەوە ئەمە جەنابتی بەڵێ و ماڵی خۆمانە بەڵێ تر بە ئاڵتونی حێل و مێخەکو ئازاملو لەو زنجیر وشتیە لە ناز دەربڕینە بۆ مناڵ تایبەتمەندێتی بۆ تۆکرا سەمەنیم بۆ کرا سەمەنی حەو ساڵ سەمەنیم بۆ کراوە باشە بۆچی بۆیان نەکردی لەبەر ئەوەی دوای کاک جەمال دایکەمی تر ئەو سێ مناڵی ئەمری خوای کردووە مناڵی نەبووە تا حەڤە ساڵ دوایی کە من بووم خێرێکی زۆریان کردەوە حەو ساڵ سەمەنیان بۆ کردوم چوونەتە شێخ معروفی کەرخی لەوێ خێریان کردووە باشە ئیتر خێری کەشیان زۆر بۆ کردوم زۆریان خۆشەویست چووکە هەر تاقە خۆم بوو هەر تاقانە یعنی تاقانە ئەو سەڵتەنەتەی هەیە لە ماڵەوەکە شتی تایبەتی بۆ بکرێ وەنیە باش بوون لەگەڵم هەموو کەی چوویتە مەکتەب مامۆستا مەکتەب لە حەو ساڵیە لە حەو ساڵی چوویتە چ مەکتەبێ چوومە مەکتەبی گۆیژەی کچان کێ مدیرتان بوو فاتمە محەدین وەنیە ئەی دوای ئەو شێ بوو بە مدیرە وەڵاهی تر نازانم من هەتا من لەوێ بووم فاتمە قوتابخانەی زەهرا هەر قوتابخانەی گۆیژەیە گۆیژەیە کرا بە زەهرا نەخێر گۆیژە هەر خۆی گۆیژە بوو زەهرا جیا بوو باشە لە چوار باخ بوو
ئیتر مامۆساکان کێ بوون بێجگە لە ست فاتمە محەدی ساجدە عەبدولقادر برازای مستەفا پاشا کچی خاڵی باوکم ئەوش مامۆستا بوو بەخوای تەلەوانی کەم بیر نییە بەڵام بە کۆی گشتی ئیتر لەو کاتاکە تۆ چوویتە قوتابخانە 45 و 46 و ئەوانە بوو بە عادەت کە کەس بچێتە مەکتەب ئەو ڕەچەیەش کا بوو ئەرەوەڵا باش بوو باش بوو یعنی قوتابخانەکەی ئێوە پۆلی 1 تا 6 لە یەکەوە تا 6 بوو زۆری کچیشتیا بوو زۆریش دراسەتێکی باشمان خوێنەوە و مامۆستاکانیشمان زۆر باش بوو مدیرەکەشمان باش بوو زەبط و ڕەبتی هەبوو مامۆستا عەرەبیشتان هەبوو مامۆستا عەرەبیشتان چکە من دڵنیام ئەوە هەموو شتێکمان بە عەرەبی بوو ئەوسا بەڵێ ئەزانم کوردیمان کەم بوو یەک دەرزی کوردیمانە بوو هەر زمانی کوردی هەر زمانی کوردی ڕاستە فەرمی ئەمە ژوێنێکی زۆر جوانی خێزانیە دڵنیامەوە دایکتە شتی کردوێتە پەنجەرەکە ئەویش فەوزیەی براژمە خۆی حازر کرۆ بچێ بۆ مەکتەب خێزانی کاک جەمال بەڵێ خێزانی کاک جەمال مامۆستا بوو لە گوڵاڵە ئیترەوەش عەلادین و کتریەکەی عەلادین و کتری و ئەو بچووکەش کوڕەکەی کاک جەمالە کوڕی کاک جەمال بەڵێ ماوەش کورد بەڵێ باش بابینە سەر گەنجەتی جەنابێ بابینە ئەو کاتێ ئیتر کە تۆ هەرزە بوویت ژیان چۆنە گوزەرا ئەم ڕسمە هی ئەو کاتانێ چۆن ئەگوزەرا بە چیەوە مەشغوڵ بوون دەستەی کچان چۆنە هاتن و چۆنە چوون ئەو ڕسمە لە شەشی ئیبتیدائیا بم گرتومە باش بیرمە ئەوە تەخەڕوجم کرد بۆ یەکیم تۆستە چوون بۆ تۆستەم ئەمە لە شوێ گیراوە ئەم وێنەیە لێرە یا لە بەغا لێرە گیراوە باشە بەس ڕسمێکی جوانە بوو وابزانم شتێکی وا بوو تەخەڕوجم کرد شەشم تەواو کرد چوون بۆ یەکیم تۆستە مەکتەبەکەمان لای ماڵی هینەوە بوو شێخ جەلال ئەوسا شێخ جەلالی حەفید خانوویەکیان گرتە بوو خانۆکە ئێمە لەوێ ئامان خوێن ئەو جرانە مۆدەی جلی جوان بوو مۆدەی شتی جوان بوو وەکوی ئێستانە کێ خەیاتیەکەی کرد مەتۆش مەدهۆشی خەیات احتیمادێکرد لەسەر بوردەوشتی ئەجنەبی ئەوانە شاگردی باوکم بوو هەر شاگردیشی شەیدا شاگردی باوکم بوو بەڵێ ڕاستە فەرمی وێنەیەکێ زۆر جوانە ئەو جلانە شۆراوە بە تەنافەوەیە ئەوەش دایکتە ئەوە دایکمە ئەوەش خۆتی لە حەمام هاتبووینە دەرێ باش من جلەکانیان بۆشت بووین باشە کوڕەکانە بۆ تەنافەوە هەڵیان واسی بوو ژنێکمان لا بوو زۆر ئازا بوو زۆر ئازا بوو ئەمری خوای کرد فاتمەی نابوو باشە فاتمەخان یعنی ئیشی بۆ ماڵەکە هەر لە ماڵی خۆمانە باشە من پرسیارێکم هەیە ئالێدا لەسەر جل شتن ماڵێکی وەکو ماڵی ئێوە کە جلتانەشت بە چیەتانشت بەتایت لە بەخاوە باوکمە ینی قماشەکە باشە ئەیست باکی زە پرسیارێ خەڵکی عام کە جلی ئەشت لەم سەردەمەیە لە 48 و 49 ئەوانە شتێکی ئەمەی مڕبیر وەکو بیرم بێ مڕەبع بوو شین بوو شین بەوە جلیانەشت ئەسپۆنی پێوتر وازانم وەنیە یعنی کەواتە تاییدەکە هەموو کە سێپەی نەکردن وەڵای من لە بەغامانهانی لە بەغاتە باوکمەی هانی لەگەڵ خۆیان باشە عادەتەن کە لە هاوینانە ئێوە کچان بە چیەوە مەشغوڵ بن خۆ مەکتەب نەبوو نەوەڵا هیچ شتێک نەبوو وەڵا بە قوبوڵەوە گەڕا دایکمان قوبوڵی هەبوو دایکم مانی جارێ بەریەکە و گەڕانی خزم و کەس و کارمانە یعنی هەموو ڕۆژێ قوبوڵ هەبوو قوبوڵی هەبوو دایکم مانگی جارێ بەریەکە هەر ماڵی جارێ بەریەکە تر ئەو مانگە ئەگەڕان کە دەوام نەبوو ئەوە گەڕان لەگەڵ دایکمان ئەگەڕام کە دەوامیش بوو نەیەبردم قوبولیش نامایتر قوبولیش ناما ڕۆژانی غەیری هەر هەبوو باشە چێ بوون ئەو ماڵانەی لەگەڵ دایکتا قوبولیانەکە وەڵا ماڵی تۆفیق قەزاز بوو بیرمە ماڵی فایق وشیار بوو ماڵی باوکی فایق وشیار ڕەحمەخان ماڵی جەلال سایب بوو ماڵی جەمیل سایب ماڵی جەلال سایب باوکی هونەرمەندی کۆچکردن شەما سایب تر تقریبا ئەوەی بیرمە ئەو ماڵانە عادەتەن چیان دانا مامۆستا لە بەڕۆنیان ئەکرد خۆیان لە ماڵەوە بە گەرمی لەگەڵ چا ئەمە گاڵگاڵی خۆیان ئەیان کرد لە ماڵەوە کولەرە چەورە گاڵگاڵی کولیچیان ئەکرد بە خورما لە ماڵەوە هەر ئۆسافڕن نەبووە هین بوو لە ماڵەوە ئەیان دەفڕیندن دەرەوە ئەیان برژان و ئەیان هانی ئەوانیان دانا میوەش ئەعتیادی بوو دوو میوە دائەنرا شەربەتی گوڵاو لە گوڵ دروستیانە کرد ئەیان کوڵان لە گوڵی باخ و ئەیان کوڵان و ئەیان کرد بە شەربەت
ئەوەشیانە کرد و چەرە ساتیشیان دانا چەرە نۆکیان دانا لە گوڵە بە ڕۆژەی تری چیکە و دەکە کوولەکەش ئەگەر ببوایە ئەمە چەند سەعاتی خایان ئەم قوڵە وڵا 6 ساعتی خایان ئتن بۆرەک و مۆرەکوانە هێشتا باوی نەبوو ئەو شتانە نەبوو ئەشتانە باوی نەبوو باشە ئیتر ئەمەش هەر وێنەیەکی جەنابتە بەجلی کوردیەوە پێم خۆشە بینەر بیبینێ بەڵێم ئەوە لە معارفی کۆنیان پێگو بەرامبەر مزگەوتی گەورە تەربیە جاران معارفیان پێگو بەڵێ وایە لەبەر مزگەوتی گەورە لە قاعەکە احتیفالێکمان هەبوو هیدار معلومات لە احتیفالەکە لای ساعاتەکەی تەربیە و گرتومە ئەو ساعاتەکەی لە پشمەوە بەڵام زۆر بەرزە ساعاتەکە ساعات دۆڵابەکەی لە ناو بیناکەیا بوو بەڵێ لە ناو بیناکەیەتی ئەو کورسیەشە ساعاتەکان لە سەرداناوە من لە سەری دانیشتم باش ئەمە شەروێنێکی جەنابتە بەجلی کوردیەوە بەڵێ لە ماڵی خۆتان ئەحمە عەبدولکەریم باوکی براژنم باوکی براژنم بەڵێ ئێسلێمانی بوو سابت بوو لێرە بەڵێ ئەمەش هەر پێ ئەچێ ئەمەش هەر ئەو ماڵە بێوە نیە ئەوە هەر عینەن ماوە من و خوشکی براژن گرتومانە تۆ لەگەڵ خوشکی براژنێ بەڵێ ئەی ئەم وێنەیەکی ئەوە منم لەگەڵ هەر عینە کراسپێکە کێیە ویدا تۆفیقا باشە خوشکی فواد تۆفیق خۆی کرد ئەم وێنەیە لەگەڵ چیاگرتووە مامۆستا ئەوە لەگەڵ جیهانی برامە کاکجیهان ئەو ڕۆژە هینمانەهانی فەوزی براژنم بۆ جەمالی برام بە زۆر ئەو جلانیان لەبەر من کرد کۆڵوانە و نازانم بۆچی بە زۆر کۆڵوانە ئەوسا گەنج بوونی ئەمە حەزمان لە کۆڵوانە و شر نەبوو ئێتە دایکم وتی شتێکی جوانە شتێکی کوردیە لە بەریکە با بمێنێتەوە بۆ ڕازێکی کردمایەوە بۆ ئێستا ڕاستەکەی تەمان دایکە ڕازەکە لەگەڵ یارمەتیانی دایک تا چۆن بووی بۆ چنەوە بۆ ئیشکردن یەک ئیشم نەکرد بۆ خەڵکمان لابوو دڵیشان نەهات ئیشم پێ ئیتر تۆش هەستی بە مەسئولیت نەکرد نەوەڵڵا ئەی ئەمە لە دوای شوکردن زەرەرێ بەرکەو ماڵی خەسوورم بووم حەومان فێری شت بووم یعنی لەوێ ئەو کرد نەوەڵا لەوێش کەم خەسووم ینی خەسووی خۆم خوشکی دکتۆر قارشاڵیە باش لەگەڵ باجی کەمال ئەشم سەری دەستی مەکرد فێر بووم ترکە گواسمەوە زۆر ڕۆژ دایکم چێشی بۆ نادم چکە هینمە بوو دەواممە بوو زۆر جاریش خۆم دەوەش بە شەو لێمە ینی دایکت لە دوای شوکردنیش و تەعین بوونیش هەر دەستی پێێتەوە هەر دەستی پێوە لە مناڵ بوونی شار دەستی پێوە کەواتە ئەمە تۆ لێرە ئەمە تۆ نیت کە لەگەڵ دایکتای نەخێر ئەوە خوشکی براژنمە ئەو دایکمە یا پراخ بۆ من ئەپێچنەوە ئەشمەوە بۆ هەڵبجە بۆ مامۆستایەتێک بۆ مامۆستایەتی ینی ئەوە ساڵی 1962 هەناردەی خواردنی کردووە بۆ هەر شوێنێکە تۆش قبری پڕ بێ لە نووری شاڵە ئەمەش هەر وێنەیەکی جوانی دایکمە ئەوە منم ئەوەش دراوسێمان بۆ ئامینە خان بۆنەکە چیە ئەمە لێرە ئەمە هینی ئەیدی میلادی کوڕە گەورەکەم بۆ مهندسی کارەبا بوو ئەمری خۆی خوافیکە بە خۆت خۆش جڵتەی دەماخی ئەمە شەروێنێکی تری دایکتە پێما پێوەنیە ئەوە دایکمە لە حەوشەی خۆمان چاوسەماوەری قەیم بەڵێ دای نابوو چای بۆ تێکردین بەیانیانی هاوینیژە لە حەوشا ناتانەخوا نەوەڵا نەتانەخوا نەخێر ساڵۆنێکمان نەبوو لە لە ساڵۆنەکاتە باشە ئەم وێنەیەکی کۆنە حەزەکەم بزانم مەنیجەخان ئامینەخانی کچی ئەمانی چێ ئەوی ئەو لاوە یەکەم منیشخانە خوشکی مستەفا پاشایمون کێ ننکی منە ننکی جەناب بەڵێ باشە خوشکی مستەفا پاشا بەڵێ خوشکی مستەفا پاشا ئەمی ئەم لاشەوە ئەمەی ناوەڕاست کچی منیشخانە باشە ئەمی مناڵەکەش ئەختەری پورما ئێستا لە سویساژی یعنی کەواتە ئەمە ننکی جەنابتە بەڵێ مستەفا پاشا چەند خوشکی هەبوو مستەفا پاشا سێ خوشکی هەبوو سێ خوشی هەبوو باشە ئەمەش هەر وێنەیەکی جوانە بەزیشێک لەو کاراکتەرانە ئامێرێکی مۆزیکی پێ ئەوە جەمالی برامە باشە بەڵامینی ئامێرەکەی کەمالی برامە خوافریکا بۆ کاکەمال ژەنیار بوو بەڵێ ئەو دێژن ئەو دێژن یعنی باش بوو زۆر باش بوو ئەمەش حەوشەی ماڵی خۆتانە بەڵێ ماڵی خۆمانە منم دانیشتوم لەگەڵ کاگە کرێما ئەکرێمیامەکی لەگەڵ شەوکەتی مامە ئەوش باوکمە لە دواوە ئەویش کچێکی ئەجنەبیە مۆنیکەژنی کاگە کرێمە ئەویش براژنمە بەڵێ منە ماڵی خۆمان گرت بەڵام باوکی تیانە بەڵێ باوکمان لە دواوەیە ئەوەی دوای دواوە لای پەنجەرەکەەوە باشە ست پاکیزە ئەمانی چیان ئەم سەربازانە ئەمە مامە ئەوەی ناوەڕاست مدیری تەجنیدی کەرکووک بوو باشە نێراوە بۆ شەڕ
هاتوونەتەوە کۆیە لە معسکەرەکەی کۆیە بۆ ئیسراحەت بۆ ئیسراحەتکردن و ئیشیان چای بەدەستەوە پێم وانە مام تا ئەویان بەڵێ مامە ینی تاوەکو کۆتایی ژیانی ئەوانە با بڵێن تا هەر عسکەری بوو زابط تەقاعد و هەر مدیر تەجدید کرد بوو زابط بوو بەڵێ زابط بوو باشە ئەحمەد فەخری ئەمەش وێنەیەکی زۆر جوانە هی سەردەمی دار المعلمات الابتدائیە ئەوە حەفلەیەکمان کرد لە دار المعلماتی ابتدایی ئەخیر ساڵ منیان کرد بە خوێنەوەی هینەکان ناوی کچەکان کە دەرچوون و هیچ ئەوەی کە شیعرە خوێنێتەوە و هی ئەوەی کە گۆرانی ئەڵێ یعنی عریف حەفل ئەوەیان کرد بە ساڵی چەند کۆتایی با بڵێن خوێندنە تەواو کرد ساڵ 1961 بووی بە مامۆستا لە هەڵەبجە کاتە ئەوە ژوورەکەی خۆمە ژوورەکەی خۆتە دوی ابتدائیە ڕسم لەگەڵ گرتن ئەو ساڵات ئەخیر ساڵ بوو نەقڵە بوومەوە بۆ سلەیمانی باشە مامۆستا پرسیارێک بۆچی تۆ لە کۆی گشتی وێنەکانە چەندین جار پێ وتم حەزەکەم ئەم وێنەیە پیشان بێ ئەم وێنەیە پەری قاراغایە کامیان پەری قاراغایە ئەوی یەکەم ئەمەیان ئەو پەری قاراغایە باشە جلپەمە ئەوە باوکی خاڵۆزای باوکمە و زۆر زۆر ڕەفیقین و زۆر تێکەڵیت باش خوا لە یەکتان نەکە ماوەش کرد باش ئەمەی ناوەڕاست باش نییە ئەوە مونیرەخانە لە عایلەکەمانە هەرەوە بە عمرێکی گەورە ماوە ینی گەورەتان گەورەی هەمووتانێ ئەوش منم لە حەفلەیەکی ژنانی ناگرتوبا نازانم هیچێ بوو هەرچەندە وێنەکە باش نەگیراوە بەڵام بۆ تۆ بۆتە یادگارێکی زۆر ئەرەوەڵا چکە لەبەر خاستەن مونیرەخان چووکە لە عایلەکە گەورەیە باش بابینە سەر کارتێک نووسراوە بۆ بەڕێز بۆشایی پێشکەش پێخۆشحاڵین بە هاتنتان بۆ ماڵی کاک محەممەد سای خەیات لە گەڕێکی سابوونکەران بۆ شیرینی خواردنەوەی پاشیزەی کچی بۆ کەمالی کوڕم سعات 1970 پاژنیوەڕۆی ڕۆژی شەممە ڕێکەوتی 19 ساڵی 1964 مەلاکەریم عەبدوڵڵا ئەمە چ پەیوەندێکی بە تۆیە ئەمە ڕۆژی شەکە خواردنەوەکەم بوو باشە ئەم کارتە لای خۆمایە خۆم نێم داواکردن تم کارتێکم ئەوێ بە هەرلان بێ هەتاکو ئێستا هەڵم گرتەوە ئەو کارت من حەومان بووم ئەو کارتە هەیە تا ئێستا ئەدە بزانە 5 ساڵە و کارتە و هەڵگیراوە نەخێر 52 ساڵە بەرەکەتدا منی ژواڵێ جا شەکراوەکەی ئەو سا شەکراوی وەکو ئێستا فەنتازی نەبوو شوشەیەکی وەکو دڵ بوو یا نایلۆنێکە بۆ وەکو دڵ 5 قوڕیان تێ کرد و ئیتر هەرەوە بوو چۆن ئەم پیاوە ناسی ئەم پیاوە لە بانک ناسی لە بانک بەڵێ بۆ من مدیری چی بوو بە بانک من مدیرەی مەکتەبی بەکرەجەوە بە میتیدایی بەکرەجەوە باش لەوێ ئەو منی ناسی من زیاتر نەمە ناسی بە عەبامانە بە سەرمانە ئەو سا ئێمە عەبامانە خوا ئافریکا شەوکەت ئەمی شەوکەتیش دەبێ بوو ئەو زۆر ڕەفیقی جەمالی برام بوو قورس هەبوو ئەیان ناینێکە پارەمان وەرەگەر لە باقی ڕەشی کەدی من وەساوم ئەمە زۆر سەیریە کردم کەمال سەیری منیە کرد بڵێ کاکەمال کەمال زۆر سەیری منیە کرد حسم پێ نەکرد من کاک ئەمی شەوکەت هاتە پێشەوە قورسەکە یا بە من وتی تۆ معاشەکە وەرگرە بڕۆ من معاشەکەی خۆم دوایی وەرەگرم حسی بە شتێک کرد بوو تر دوای ئەوە هاتم بەخواز بێنم مباشرەتەن بێ ئەوەی هەر ئەوە بووی بووینینەکەمان باشە بەس تۆ ئەوەمان تێگەیەنە کاکەمال کوڕی مەلاکەریم کام مەلاکەریمی مەلا عەبدوڵڵا خزمەتیتان هەیە هیچمان نییە هەندەشمانە ناسی کەمان خۆی دایکی خوشی دکتۆر قارشاڵیە ئەمری خوای کرد بەسەر کوڕێکەوە باشە ئیتر ژنێکی ئەختەری مەلا حەماقای هانەیەوە ئەختەرخان ئیتر کە تۆ هەستێ لەو بانکە هەستێ بە هیچ شتێک نەکرد هیچ شتێک بەس ئەو تۆی یایە بەرتیری عەشق و دوو ڕۆژی پێ نەچوو هاتنە ماڵەوە حەسی بە شاڵی باش ئێستا ماوە ئەمری درێژ بێ ئاخوا لەگەڵ باجیا و هینێک منیان بان کردوتیان ئەبێ بوو بینیە مامم لەوێ بووتی خۆ بوو گۆڕا جلی جوان لەبەر کە بچۆشورەوە بوو بینە ئەو مامە کە لە لاتان بەڵێ وتم مستەحیلە بە جلی شەوەوە هەر ئەتیادی چوومە ژووری میوان باش دیمیوتم ئەگەر هەشتۆنیە بێ بە دڵێ بم خۆەوە نییە ئەتر یەکسەر وتبووی بۆم بێنن تۆش بینیت منیش بینیم تۆش یەکسەر بەدڵێ بوو
والله بيني خۆمان بخۆی سەهات خۆم خۆتی باشە پیرۆخەڕۆ بن ئینشاءڵڵا. بۆچی کەوتیتە ناو باخچەی ساوایان؟ خۆم لە باخچەی ساوایانی سلێمانی مامۆسا بووم، حەزم لە ئیبتیدایی نەکرد. باش مناڵی کوڕ کەشم بچووک بوو، حەزانە نەبوو ئەوسا. کەریم قەرەنی خواعافریکان محافظی سلێمانی بوو، تێکەڵا بوون لەگەڵوانە هات شۆمانە بوو. ڕۆژێک چوین بۆ ئەوێ لەگەڵ دایکم، وتم تخوا نەقڵم کە بۆ هین ڕەوزە هە لە خۆمەوە. وتی وەڵا ئەمرێکە بۆ دەرەکەم، یعنی بڕام نەکرد بەو شتە. بۆ بەیانی ئەمرێکی ڕسمی بۆ دەرکردم کە نەقلی ڕەوزەی سلێمانی کرا. پەشیمان نیت؟ هیچ. یعنی هەموو ژیانیت هەر لە ڕەوزە هەر لە ڕەوزە بووم. پەشیمانیش نەبووی؟ 7 ساڵ لە ڕەوزەی سلێمانی بووم. چەنەها پیاوی گەورە لای ئێمە لەو ڕۆزەی سلێمانیە وەکو بەرهەم وەکو بەڵێن و هەمانە هەموو لای ئێمە تەخەڕوجیان کردووە لە ڕۆزەی سلێمانی هەزارەها دکتۆری ڕاستە فەرمی. ئەمە هی ئەو ڕۆژگارەیە؟ بەڵێ ئەوە هی ئەو ڕۆژگارەیە. وەنیە؟ ئەوە نیازی کوڕمەنە، ئەوەی ئەو ڕۆژگارە نییە، ئەوە نیازی کوڕمە لە حەزانەی ڕاهیبات کرایەوە لە سلێمانی. برمە ئەوێ چکە حەزانە نەبوو زەبانی ئێمە. ئیجازەش نەبوو هی عمومە. هەرچ شەو هەبوو حەزانش نەبوو. ئەمە ژوێنێکی و کاتێ؟ نەخێر ئەوە مەکتەبی گۆژەی کچانە لای ماڵی حەماغاوە بوو، احتیفالیان هەبوو. باشە کامی هەنجە نابتی؟ ئەمی ئەم لاوە کە ئەو ڕماوەتەوە لەگە سواتمە قسەکەم، ئەمی ئەم لاش معاوینەم بوو کوژرا. بەڵێ کوژرا. ئەویش مناوانە بەجلی کوردیەوە بردبوومانەوە کوردی کۆرێکدایان نابوو. باشە مامۆستا وێنەیەکی زۆر جوان هەیە، وەڵا حەزەکەم ئەوش بینەران بیبینێ. ئەمانە چیان؟ ئەمەش هەر عیدی میلادی کوڕەکەمە. ئەمی ئەو لاوە سنەسرینە هەرماوە لە ژیانە. ئەمە سناجیەیە، ئەو جڕەشە ئەو ئەمری خوای کردووە. ئەمیش سناجیە ژنی مامۆستا کەمالە. ئەمی ئەخیری ستفاتمە عەبدولقادرە مدیرەمان بوو. ئەی ئەمە کوێ مامۆستا ئەم وێنەیە؟ ئەمە سەرچنارە. ئەمی یەکەم جلکوردیەکە دایکمە. دایکتە دیارەوە. ئەوەیان منم. ئەویش کچەکەی سمایل ئاغای حەوێزیە. کۆی کۆین بەڵێ. ئەی ئەوانی کێکیان؟ ئەو دوانە ئەو دوانەی ئەولا ئەوی من دەسماوتە سەرشانی ئەوە ژنی کوڕی مامە. ئەوان ژنی ئەو دوانە کچەکانی سمایل ئاغای حەوێز. باشە مامۆستا پرسیاری ترم هەیە، هەرچەنە ئێمە بەڕاستی ماوەیەکی زۆر کەممان ماوە لەگەڵ جەنابتە. ئەلێرا خەڵاتەکرێ. ئەوە لە جامیعەی سلەیمانی احتیفالێکمان هەبوو لەگەڵ مناڵانی ڕەوزە، یەکەم دەرچوین. ڕئیسی جامیعەکە عەرەب بوو. هەدیەیانیە پێشکەشی کرد. ئەمەیان چێە مامۆستا؟ ئەو کوڕە گەورەکەمە نەبەس مهندسی کارەبا بوو بە جەشەی دەماغ ئەمری خوای. ببوورە خواعافریکا من نەمزانی ئەوە هاوبەشی خەمم جارێکی تر. ئەمەش هەیئەی تەدریسی مامۆستایانن؟ ئەمە لە قاعەی سلەیمانی ئێمە من مدیرەی ڕەوزەی پەری بووم. ئەو ساسە نەسرین مستەفا هەڵی بژاردم، ڕەوزەی کرایەوە پەری، من مدیرەی ئەوێ بووم. ئەمە مدیرەکان و معاونەکان و معلیمەکان لەو قاعەیە کۆی کردینەوە لەگەڵ ولیەم یوحەنا لەگەڵ نەشاتی فەرنیش قسەی بۆ کردی نەسرین مستەفا. ئەمە شەروێنەیەکی جوانە. ئەوە جەمالی برام و ژنەکەیەتی. باشە. ئەی ئەم وێنەیان؟ ئەوە لە ماڵی خۆمانە، ئەوە گیانی برامە یەکەم، ئەم لا کەمالە. باشە. ئەمە شەر چالاکیشی ئیشەکەت؟ ئەو چالاکی ڕەوزەکەمە لە هین ئیستعرازێکی گەورە لە هینەکە ساحەی ئیستعرازەکان گرتومانە. ئەی ئەم وێنەیە مامۆستا؟ ئەوە لە ڕەوزەی سلەیمانی احتیفالمانە بوو، هەموو ساڵێک کە مناڵەکان تەخەڕوجیانە کرد احتیفالمان بۆ کردن. باش. ئاهەنگێکی خۆشمان بۆ کرد، پیاگەورەی شارەکەمان بانە کرد، لەوێ هەر عەریفی حەفلە منیان دانا. هەرتویان دانا لەوەش؟ توش بوو. ژیان هەموو ڕۆژێک خۆشنودی نییە، هەمووی تەخت و گوڵ و گوڵزار نییە. ئە لێرە ئەمە ژێزگەیەکە، لێرە نەخۆش. ئەوە نەخۆشم لە هەولێر نەوتێلێک بووم. بەڵێ. نەخۆش بوو چوو بۆ برای دکتۆر جەمالێک هەبوو لەوێ، زۆر بوو سنگ تونگە بوو، ئەوە لەوێ بوو. ئێستا شکر باشی؟ باشم شکر. ئە لێرە ئەمە ژوێنەیەکێ نووسراوە ئەلجوندی غێر مەجهول. جاران هەموو جوندیەک پیان و جوندی مەجهول. ئێستا ئەمەیان خێر مەجهول. ئەمە چییە مناڵە؟ مۆزازامە لە ماڵی ئێمە هاتبوونەوە لە بەغاوە لە ماڵی ئێمە میوان بوون. باشە. جیهان ڕسمی گردێ نووسری بوو جوندی غێر مەجهول. باشە. مامۆستا پرسیارەکان زۆرن و ئێمەش بەرەو کۆتایی ئەڕۆین. ئێستا تۆ دوو کوڕت هەیە. بەڵێ. ئەمە کامیانە؟ ئەمە نیاز و ژنەکەیەتی شنۆیە. نیاز تەلەبەی ماستەرە،
خەریجی کولیەی طوبە خریجی کولی تۆ بە ئێستا ماستەرە خوێنە بەڵێ ئەویش نوۆیە مامۆستا خەریجی علومە بەڵێ دەرزی کیمیاڵێتەوە لە ماحەدی سلێمانی ئەی مامۆستا ئەمەیان ئەوە نەورۆزی کوڕمە بەڵێ ئەوە سەمیرەی بووکمە باشە ئەوە هینە محاسیبەیە لە جامیعە بەڵێ ئەمیش لاوەندە کاکە نەورۆزیش هەر لە زانکۆ بوو بەڵام ئێستا ئیجازەی وەرگتۆ بیدوڕاتب بەڵێ محلی هەیە هینێنێ لە ئەمریکاوە لە ئەمەزۆن و ئەمریکاوە شدێنێ باشە ئەی ئەم دوانیشیان مامۆستا ئەمە ژیاری کوڕی گیانی برامە ئەها ئەمیش سۆزی ژنێتی لە ڕۆژی نیشانەکەیە ئەها یعنی برازاتە بەڵێ براسانە باشە ئەمەش حەزەکەم بینەران ئەم وێنە جوانانە ببینن ئەمش کوڕە زامن ئەەکەمیان لاسە بەڵێ کە دایکی دەستی پێوە گرتووە باشە ئەمیش لاوەندە لە باخچەی شانە هەرگیراوە ئەمەش هەر وێنەیەکی زۆر جوانی خێزانیە بەس ئەمە گیانی برامە ئەو ژنەکەیەتی دەستی خسۆتە سەرشانی ئەو جڕەشە کچەکەیەتی ئەم لاش کوڕەکەیەتی باشە خوا لێیەکیان نەکا خوا لێیەکیان نەکا وێنە هەیە ئەو وێنەیە حەزەکەم ئەمەش هەر کاکەمالە ئەو کەمالە لەگەڵ لاوەندی لە ماڵی خۆمان لەگەڵ لاوەند هەر نۆبەرە ڕۆژەمە من نامەوێت بە شەرتان بم نامەوێت تەمەنای شەڕ ناکەم بەڵام قەشەڕ ناکەین تۆ لەگەڵ کاکەمان نا ئەزانم کام لە بووکەکانی خۆشەوێ هەردووکیان تۆ کچی زۆر باشن کچیشن نییە کچم نییە هەر ینی کچن نەبووە پێشتریش هەر کچیشم نەبووە دوو بووکی شکر دەخوا ئەجریامە و دوو بووکی زۆر زۆر باشم توش بووە یەکێکیان لە ماڵەکە لەگەڵ مایەوە 7 ساڵە ئەی ڕاستەکەن ئەڵەن ئەویانە خۆشتەوێت لەوەی کە لە ماڵی مقابلی یەکم مقابلی ینی عەدالەت زۆر خۆشەوێ ئەشەن دوورە دێمەوە بەڵام ئەوی شەرۆکو داکێک سەیرمەکە باشە بەڵام گڵی دوور دەرمان نییە گڵی دوور دەرمان نییە یعنی ئەویان دوورە تۆزێک خۆشەویستتر وانە باش ئەمەش هەر وێنەیەکی جوانە کە باسمان کرد ئەمە ئەو کاتێکەوە یەکەم ساڵی زانکۆ بوو کە وەژوەی تەلەبا تەخەڕوجیان کرد احتیفالیان کرد لە زانکۆ بە پێ بێن بۆ بەردەم ڕاستەی جامیعە باش هاتن لەگەڵ کاک جەمال عەبدوول و ئێمەشی تیا بووین مناڵەکان پیکابێکە شعلەیان داگرسان لەویا شعلەیەکی ئاگری بەڵێ وایە خۆشم بیرمیەوە خۆش ئەمە هەمووتانن ئەمە هەمومانین ئەمە هەمووتانن بەڵامی خۆمانە لە کوڕەکان ئەم سێ کوڕە خوانیان بڕێکەنەوەی تۆن ئەوە هی ئەو یەکییانی تایەوە نیە بەڵێ ئەمە هەرسێکیانن ئەوە لاوەندە یەکەم و لاس و ڕاست ئەمەش هەر وێنەیەکی تۆ باوکیان ئەوە من لە خوازبێنی دوو هەم بووکم هاتبوومەوە ئەو ڕۆژە یابوویشیان لەخوا ئەمەش تۆی وەکو نەنک ئەرەوەڵاوە بووم بە نەنەکەی ئەمەش هەر دکتۆر نیازە لەگەڵ نیازە لەگەڵ ژنەکەی و لاوەندی برازایە وێنەیەکم ئامادە کردووە چونکە ئیتر بەڕاستی هەموو جارێکات ئەو غەدرە لە ئێمە ئاکات بەدەست ئێمە نییە ئەمە وێنەیەکی جەنابتە بەڵێ ساڵی 1940 وانەیە وانە بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی تری جەنابتە بەڵێ ئەوە لە مەتحەفی هەولێر کرد باشە لە نێوانی ئەم تەمەنە و ئەم تەمەنا چی تێگەیشتی لە ژیان هیچ تێنەگەیشت چۆن ئەڕووی چۆن هاتووی ئاوا شەڕێ ئێمە بە هیوان چەندین ساڵی کە بەلەشی ساخ وێنە بگری ئەلبومی زۆر لە ماڵەکە تا کۆ بکەیتەوە هیوای ژیانێکی بەختەوەر بۆ تۆ بۆ کاکەمال و بۆ مناڵەکانی دەخوازم لە کۆتاییە زۆر زۆر سپاس دەگەم کە ڕێگەت داین ئەم بەرنامە و ئەم دیدار لەگەڵ جەناب ساز بکەین منی سوپاسی تۆ کە بە گەرمی سوپاسیان کامێرانەکەم ئەم بەرنمەیە حەزەکەم هەتا ماوە بمێنێ سپاس بۆ جەناب کە ئەو ڕسمانەی کە ئێمە ئێستا سەیریەکەین خۆمان لامان خۆشە کە ڕسمێکی کۆنا ئەوانەی دوای ئێمەشکەیان سەیری ئەم بەرنمەیەکەن پیان خۆشە کە ئێمە ئەبینن منەمەوێ لەگەڵ بەڕێزیشی پێشەوەی ئێرە بە جێبیالی وێنێک بێکەوە گرین بۆی لە داهاتوە بێ بە وێنەکانی زۆر سپاس مامۆستا زۆر سپاس بۆ جەناب خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ